لەبەر ئەوەی ئابووری وا شاراوەتەوە لە میدیاکان و لە دەسەڵات و لە جەریدەکان و ڕۆژنامەکانە خەڵکی بە ئاقارێکی تردرا بردراوە ئابووری لەم سەرە و خەڵکیش لەم سەرە وها خەڵکی چاواشە کراوە وها خۆڵ کراوەتە چاوی خەڵکە کە ئەگەر هەندێک مۆزوع هەیە باسی بکەم خەڵکی بە خەون و خەیاڵیش بۆی ناچن بۆ نمونە یەکی لە چاواشەکاریەکانی میدیاکان ڕۆژانە ئەبیسین کاتێک ئەبینین ئەوە ئیخباری مەسەلەن دۆلار ئەڵێن دۆلار ئەمڕۆ لە هەستاندایە ئەمڕۆ لە کەمێک دابەزیوە خۆی مە درۆیە ئەسلەن دۆلار بەرزبوونەوەی بەخۆ نەبینیوە لە ماوەی 50 ساڵیشە دۆلار لە دابەزیندایە لە هەفتایەکانەوە دۆلار دائەبەزی هەتا ئەمڕۆکە لە باتی بڵێت دائەبەزێت ئەڵێ ئەمڕۆ دۆلار لە بەرزبوونەوەدایە ئەمە درۆیە بۆ دۆلار نامێنی ئەم دۆلارێک کە خەڵکی خۆی بەکوشتنەدا لە سەری و شانازی پێواکە بۆی کە ملیۆنێرە بە دۆلار ئەوەندە دەفتەری هەیە دۆلار لە مردندایە لە پەلەقاژەدا لە سەرمەرگدایە بۆ نمونە دۆلار و ئێڕۆ هەردووچان لە خەتەردانە دۆلار خراپتریش ئەڵێ مەسەلەن دۆلار و ئێڕۆ هەردووچان ئەکەونە خوارەوە ئەمرن هەردووچان ئەمرن ئەکوژرن هەردووچان فرادرنە خوارەوە ئەڵێ ئێڕۆ ئەوە دۆلاریش ئەو هاالەیە ئەڵێ هەردووچان بەعازێکە هەردووچان ئەمرن تەلەڤیزیۆن کامێڕایەکە دێ سەیری پیشانی خەڵکەداڵێ هەم بزان دۆلار لە بەرزبوونەوەدا ئێڕۆ لە نزبوونەوەدا خۆی درێ هەردووچان ئەکەونە خوارەوە هەردووچان ئەمرن ئەم هەموو ئابووری ناسەکان واڵێن بەڵام تەلەڤیزیۆن چاڵێ ئەڵێ لە بەرزبوونەوەدا چووکە لە خوارەوە تەسویڕەکات بۆ چاواشەکردنی ئێمەیە دۆلار لە ساڵی هەفتاوە 1970 هەتا ئەمڕۆکە 187 هێزی خۆی لە دەستداوە چۆن ئەڵمانیا لە ساڵی هەفتا 3 ملیاری قەرز کردووە 3 ملیاری ئەم کات 1 ملیار مقابل 87 ملیار دۆلاری ئەمڕۆیە بۆ شکاوە هێزی لەبەردا نەماوە دۆلار لە نەماندا لە ڕوخاندایە بەڵام تەلەڤیزیۆن ئەمەد بۆت باسەکات بۆت باس ناکات چەواشە دەکات 3 ملیاری قەرز کردیە 3,087 261 ملیار دۆلاری ئەمڕۆکات 3 ملیاری ئەم کات 261 ملیاری ئەمڕۆیە کەواتە دۆلار لە نەماندایە لە زەعیف بووندایە فەرقی ئەم کەوتنە خوارەوە چییە ئێڕۆ 1 سانیە پێشی دۆلار ئەمرێت بەڵام ئەمەد بۆ باز ناکات بازارەکە ئەجوولێنێت خەڵکی چەواشاکات بۆی ئەگەر ئەم زانیاریانە نەزانیت نازانی هۆکارەکەی چییە ئابووری جیهان بۆ لە خەتەردایە بۆ لە داڕماندایە باشە ئەم چەواشەکاریانە لە میدیاکان هەڵت ئەخڵەتێنێ لە کتاب بیشدار نییە بخوێنیتەوە هەرچی ئابووری ناسا مەسەلەن ئەگەر لە قوتابخانە بەس لە قوتابخانە خوێندی بێتی ئەم معلوماتانە نازانێت کە ئەم ئێستاکەمێ لەم ڕۆبۆتانی باز بکەن باشە بۆی دەبێت ئەم زانیاریانە بزانین و سەرڕای ئەمەش ئەبێ پێش ئەوەی هۆکارەکانی بزانین ئەبێ بزانین سیستەمی ئابووری جیهانی ئەمڕۆمان چ سیستەمێکە سیستەمی ئیشتراکیە سەرمایەداریە ئابووری ئیسلامیە چ سیستەمێکە ئەبێ پێش ئەوەی هۆکارەکەی بزانین لە سیستەمەکەی تێبگەین و بە تاریخدا بچینەوە بۆی کە لەمڕۆ تێبگەین بۆی ئەوەی لە تاریخا نەزانێت لەمڕۆ تێناگات بۆی ئەم شتە خەیاڵە ئەم شتە پێیان قورسە لە خەیاڵیشاندا نەبووە بۆ دەبرین زانیاری ئابووری نازانم